لە ماوەی ڕابردووە ئێوە وتارێکتان بڵاو کردەوە لەژێر ناونیشانی داگیرکاریەکانی تورکیادا و لەوێدا باس لە ئامانجی ئەم لەشکرکێشی و ئەم داگیرکاریانی تورکیا دەکەن و باس دەکەن کە تەکەکە تەنها ئامانج نییە. ئەمە پرسم کە چی ئامانجێکی تر لە پشتی ئەم لەشکرکێشی و داگیرکاری تورکیا و ئەو کاتە هەیە؟ مەسەلەی داگیرکاری تورکیا شتێکی تازە نییە، مێژوویەکی کۆنی هەیە لەوەتی کە بڵێن کوردستان و کوردنەفلایتون جیاکە ناوچەی زۆنی سەڵ و زۆنی زەردی هەیە و پارتی دیموکراتی کوردستان لەم ناوچەیە تاوافقاتێکی لەگەڵ پارتیا هەیە، جۆرێک سیاسەتەکانی پارتی چۆتە ژێر ڕکێف و کۆنتڕۆلی سوپاکانی تورکیایە، حکوومەتی تورکیا. ئەمە واقعەتێکە بە ڕۆژی ڕووناکی بینین کە چەندین جارە لە نەوەتەکانەوە چەندین جار هێزەکان سوپای هێزەکانی تورکیا هاتنوتە ناو حدودەکانەوە ئەو ناوچانەی کە بە پێویستیان زانیوە کۆنتڕۆلیان کردووە یا داگیریان کردووە یا شەڕان لەگەڵ پێ کردووە. ئەم دەورەیە ئەگەر سەرنج بن هاتنە ناوی سوپای تورکیا بەرفراوانترە، پانتایەکی زیاترە، هێزێکی گەورەترە و هێزێکە پێدەچێت کە درێژماوە بمێنێتەوە یا ئەو شەڕێکە لەگەڵ پەکەکەیگا بە جۆرێک حتا جۆرێک کۆتایی بە وجودی پەکەکە بێنێ. ئەمە ئامانجەکەی چەند بۆ یەکێتە سەر باسێکی ترە. بەڵام مەسەلەکە ئەوەی کە وەکو لە سوالەکەی تۆ هات بۆچوونی من مەسەلەکەی تەنها پەکەکە نییە، پەکەکە بیانویەکە بۆ تورکیا کە بۆی سوپاکەی و هێزەکانی بێنێ و جێگیری کا لە عێراقا، لە باکووری عێراقا، لە کوردستانە. مەسەلەکە ئاڵوگۆڕێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی یا منتیقەیی لە ناوچەکەیە ڕۆژهەڵاتی ناوەستە مەطرحە، بەتایبەتی بەجالەوەی کە شەڕی غەزا هەیە شتێکەیە، بەڵام ئاڵوگۆڕێک بەڕێگەوەیە کە جۆرێک چەند بۆنی ترا باس کراوە یا مەسائلێکە کە زۆر چاودێرانی سیاسیش ئەم سەرنجیان هەیە کە ڕێڕەوی ناوچەکە بەرەو ئارامیەک بۆ سەرمایە گوزاری، یعنی ئەمنیەتێک پەیدا بێ بۆی کە وڵاتانی غەرب سین و هەموو وڵاتانی کە یانێت سەرمایە گوزاری کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەتایبەتی عێراق سەرمایە گوزاری بکەن. و لەم کەینوبینەیە چەند ڕێڕەوێکی گەشەپێدانی ئابووری هەیە، مەسەڵەن ئەوەی هندستانەیە، ئەمەی سین هەیە و جۆرێک ئەمەی سین بەتایبەتی تورکیا ئەوێ ئەو هێڵی شەمەندەفەری کە لە بەسراوەیە باکووری عێراق کۆچێتە ناو تورکیاوە بە قازانجی ئەو بێ یاخو دەور و جێگەڕێی ئەوی تیاوێ. بەجار لەم ئەوە خاڵێکە، بەڵام مەسەلەوەی کە ئەوێ پێگەی سیاسی خۆی لە ناوچەکەیە بەهێزترکە لەو ئاڵگۆڕانەی کە لە ناوچەکەیە. بەتایبەتی ئەوەی کە تورکیا زۆر تەرکیزەکاتە سەری بەجددی گرتوێتی جۆرە ڕکابەریە لە بەرامبەر ئێرانە. ئمە هەر ئەزانین کە مێژووی ناوچەکە بەتایبەتی یاخو عێراق دوای 2023 ڕوخانی حکومەتی بەعەز ئێران دەسەڵاتێکی تەواو یا دەخالەتێکی تەواو لە چارەنووسی عێراق و دەسەڵاتی عێراقا وجودی هێزی میلیشیا مەسەلەیەکی جدی بۆ ئێران و لە هەمان کاتا تورکیاش لە بەشێکی ترە و ئەمە ڕکابەرێکی ئەم دوو لایەنن، ئەم دوو دەوڵەتەیە. ئەم ئاڵوگۆڕانی کە تازە بڕێگەوەی بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تاوتمەکو ئاراستەیەکی گەشەپێدان عمومەنەوەی کە تورکیا ئەوێ دەخالەتی زیاتر کە ڕکابەرەکەی کە ئێرانەتی پاشەکشەی پێبێن جۆرێک دەوری ئەو کەم کاتە و دەوری خۆی زیاترکە. ئەم واقعەتەیە. جامە چەند خایانەکەی مەسەلەیەکە کە وجودی هەیە و تورکیا ئەوێ سەهمی گەورەی هەبێ لە چارەنووسی سووریا، لە چارەنووسی عێراقا، لە چارەنووسی کولی ناوچەکەیە، لە هەمان کاتە لە بەرامبەر کابرێک کە وەکو وڵاتانی زلهێزی ناوچەکە کە تورکیا ئێرانن جۆرێک ئێران دەرکێشێت لە واقعەتە. یاخود لە تحلیلی ئەخیرا بە تەوافقی بگەن کە چۆن تەقسیمی ناوچەکە لە بینی خۆیانە. ئەم واقعەتەیە و وجودی هێزی سوپای تورکیا ئەمە ئامانجەکەیەتی و ئەمە سیاستەکەیەتی. ئەگەر بۆ یەک سات لەسەر ئەو وتاری ئێوە ڕاوەستم لە جێگەیەکدا باس لە بێپاکی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی بەغا ئەکەن. ئەگەر یەک تۆز فراوانتر لێرە دەمەبەستان ڕوونکردنەوەکە بۆچی ئەمانە بێباکن؟ بێباکی نەتیجەی هینەکە ئیتفاقەکە ئینگڵین ئەم مەسەلەی کە تورکیا هاتووە نەحکومەتی عێراق پارچەوەی هەمانی نە سوودانی پەرچەکردارێکی جدیانێ لە بەرامبەر ئەم هاتنە ناوەی پێوەیەکی فراوان و داگیرکردنی پاتاییەکی زۆری ناوچەی هەرێم. کاڵێم بێباکە پێشوەخت تەوافقاتێکی لە بینی سوودانی و ئۆردوگانە لە بینی حکومەتی عێراق و حکومەتی تورکیا
کە بێتە ناو خاچی باکووری عێراق و هێزەکانی دامەزرێنەوە کە داشی مەزرانوە ئەم واقعیەتی تەوافقێکی ژێربەژێری بینی حکوومەتی عێراق هەتا پرۆتۆکۆل زۆری ژێربەژێر نییە تەوافقاتێکەیە کە حتا حکوومەتی عێراق ڕێگەی پیاوە کە ئەگەر بێ لە پەکەکە با لێی بە مثلا بڵێن بۆ نمونەیەکێ لە قەرارەکانی حکوومەتی عێراق کە دەری کردووە ڕاستە بە پەکەکەی نەوتووە تێرۆریست بەڵام پێڵێ پەکەکە لە عێراقا قەدەغەیە ینی مەجای بوونی نییە مەجای هەسوڕانی سیاسی هیچ جۆرە وجودێکی نییە هەر لێرەشەوە بەوەچوونی من بڕیار لەسەر داخستنی سێ حزب ئەوەیە کە بیانەکان سیاسیە نەک بوونی قانونی ئەوەیە کە جۆرێک لەوە تسن ئەمانە لەژێر بەکێف و کۆنتترۆلی یا دەوری دەخالەتی پەکەکەیا بێت بەرحاڵ ئەمن ئەوەی کە وەلامان کاتا حکوومەتی هەرێمیش کە بەتابەتی ئەو ناوچەی پارتی نوێنەراتیەکە و لەژێر دەستی ئەوەیە لەم بارەیەوە هیچ دەوروجێگوهینێکی نییە ینی لە ئەو ڕۆژی حکوومەتی پارتیەوە ئەو توافقاتانی کە لەگەڵ تورکیا هەیەی هەمیشە هێزەکانی ئازاد بووە بە هەر وەختی بێتە ناو سنوورەکانی کوردستانەوە ئەمە لە ماوەی ئەم 30 ساڵەیە بە ئاسانی ئەمانە بیندراوە شتێکی بەرچاوە بەبەستمەوەیە کە لەگەڵ هاتنی ئەم هاتنەناوی هێزەکانی تورکیا بۆ پانتای و فراوانە لاما کاتا وێرانکردن کوشتنی خەڵک بۆردوماکردن ینی ژیان و گوزەرانی ئەو خەڵکەی شێوانووە ئارامی لە ناوچەکە بڕیوە خەڵک گوندەکانیان بەجێهێڵن ماڵەکانیان بەجێهێڵن ناوچەکە چۆڵەکەن وە کوشتاری تایە بەمانایەک لە بەرامبەر ئەمەیان نەحکومەتی هەرێم نەحکومەتی عێراق هیچ پەرچەکردارێکیان نییە هیچ جوابانەوەی گیان بەسایلێکی عملی کە حتا هەڵوێستی لێوەگن لەم بارەوە هیچ شتێک لەلایەن حکومەتی عێراق و حکومەتی هەرێمەوە نیان کردووە و تا شش دیارنی کەشتێکی لەو بابەتە بکەن تەنها حکومەتی عێراق بە جۆرەوەکێتی ئەم جۆرێک ئەم هاتنە ناوەی تورکیا بەمعنە ئارامی ناوچەکەی تێگا بەزەوە هەر قسەیەکی لەم بابەتە بەڵام بۆی کە هەڵوێستی لێوەگرێ محکومی کە لە هیچ لایەکانەوە ئەم مەسەلەی مەطرح نەکراوە بەڵکو ئەوەی کە واقعا بەوچوی من اتفاقی ژێ لەسەری پرۆتۆکۆڵی لەسەری کە دەرگایان بۆ تورکیا ئاواڵە کردووە ئەنی بە ئاسانی تورکیا بێتە ناو حدودەکانەوە و سوپای عێراقی یا هێزەکەی پارتی هیچ معنایەکی عملی لە بەرامبەر ئەمان نیشان نادەن لە بەشە قسەکانی خۆشتاندا ئاماژەتان بە قەدەغەکردنی ئەو سێ حیزبە کردەوە بوو کە لە سەرەتای ئەم مانگەدا ئەنجومەنی دادوەری عێراق بڕیاری داخستنی هەرسێ حیزبی پارتی ئازادی و دیموکراسی دابگەری ئازادی و بەرەی تێکۆشانی دیموکراسیدا ئەگەر بۆ سەدانێت بەم بڕیارە چۆنی هەڵدەسەنگێنن ئەزای چۆن لە لایەنێکەوە بڵێن ئەوەی کە دادگای فیدرالی جۆرێک ئەم بڕیاری دەکردو کام سێ حیزبە ئیجازەیان لێ بسەنێتەوە ڕۆسپەتیان نێ و نابێت کاری عەلەنیە ئۆفیسیان نەبێ یا بارەگایان نەبێ با شتی قانونی بەحساب ئەمانە پارە لە شوێنی کە وەرەگرن وەرحاصل دروستکردنی چەند کەسێ بۆیان کە بۆچوونی من و هەتا لەگەڵ خۆشیان ناقسەکەی هیچ شتێک لەم بابەتە نییە بۆچوونی من درێژکراوی ئەو سیاسەتەیە سیاسەتی مەسەلەکە سیاسی سەفە قانونی نییە یا مەسەلەن کارێکی لەسەر کارێک نییە کە ئەم سێ حیزبە کارێکی ناقانونیان کردوێ سێ حیزبن لە کوردستانە تەواجودیان و فعالیتی سیاسی خۆیانەکەن ئەوەی کە چۆن بیرەکەنەوە ئایدۆلۆژیەکان چێ سیاستەکان چێ بەحسێکی تر علاقەی بە محکەمەی فیدرالیەوە نییە بەڵام ئەمە بیانوویەکە وەکو چۆن محکەمەی فیدرالی زۆر شتێکی لەوبارەوە لە بەرامبەر کوردستان نەکردووە کە پرچەکردداری خەڵکیش و بەرحاڵ هێزە سیاسەکانشی لێ ئەم سێ حیزبە ڕەنگە دژی داگیرکاری تورکیان هەڵویستان لە بەرامبەر تورکیایە و شعاری دژی تورکیان بەرز کردەوە و جۆرێک ئەم هێزانە بەمانایەک بە پاشکۆ و پشتیوانی پەکەکەی تێگەن ینی جۆرێک سێ حزبن کە لە کوردستانە هەن ئەمەی کە هەم حکومەتی عێراق هەم حکومەتی هەرێم ترسی هەیە لە مێزانە کە لەبەرەوەی کە تورکیا پێی خۆش نێمانە بن کەواتە بەشێکە ئەو بەشێکە لەو تەوافقەی کە حکومەتی عێراق و حکومەتی تورکیا کردویانە لەسەرەوەی کە فەزای حکومەتی هەرێم چۆن بێ هێزە سیاسەکان چۆن بێ و بەم پێوە بەمەشەوە ناوەستێ ممکنە لە بەرامبەر ئێمەش هەڵی زۆرگرن لە بەرامبەر جێدیکەشە هەڵێ زۆرگرن چۆن ئەو مەسەل ئەم دۆخە سیاسیە بە قازان جێبێکە ئەو ئۆپۆزیسیۆنی کە هەیە نە بە زیانی حکومەتی عێراق بێ نە بە زیانی حکومەتی هەرێم بێ و نە بە زیانی تورکیا بێ ئەمە ئەو واقعەتەیە بە بۆچی من لەم سێ حیزبە ناوەسێ و بێ بۆیە ئەمە محکومیەکەین و لە قابلیە ئەوەسینەوە و ئەمە پێم وایە
درێژی کێشانی هەیە زیادە ڕێوی کەیتیاکرێ و بیانی کەژە دۆزێتەوە. لەم بینەدا دوو سەرنج و پرسیاری بینەران بێن مەسەر شاشەکە و ئاراستی ئەوە بکەم کە پەیوەندیان بە جۆرێک بەیەکەوە هەیە، هەروەکو خۆشتان ئاماژەتان پێداکە ئەمە ململانی نێوان ئێران و تورکیایە. پرسیار ئەوەیە کە هەردوو لایەن خۆیان بە خاوەنی هەرێم و کوردستان عێراق دەزانن، واتە هەم تورکیا هەم ئێران. مەترسی ئەوە هەیە پێکدادانی ئەم دوو هێزە لە هەرێمی کوردستاندا ببیدرێت. و ئەگەر پرسیاری لە هەمان مەبەستە و تێکەم پێکهێنانی حکوومەتی خۆجێی لە کەرکووک چەندە پەیوەندی بە ململانەی ئێستای ئێران و تورکیاوە هەیە؟ یەکەم شەوەی کە مەسەلەکە دەخالەتی ڕاستە و خۆی کۆماری ئیسلامی لە حکوومەتی عێراق و واقعی سیاسی و اقتصادی عێراقا لەم بە شێوەیەک کەش هەم لاما کاتە دەخالەتی حکوومەتی تورکیا و ئوردوگانە لە ناوچەیەکی تر عێراقەوە تا ئێستا توافقاتی کەیکە جۆرە کۆنتڕۆلکردنی باری اقتصادی و سیاسی و ئایندەی ئاڵگۆڕانە کە لە ناوچەکەیە. ئەمە بەمانایەک دوو ڕکابەرن، بەڵام چۆن سەرەکەوێت چۆن بەکوێگا من پێشبینیەوە ناکەم کە شەڕێک لە ناوچەکەیە ئەم دوو هێزە بیکەن بە خازانجی هیچ لایەکیان نییە، فەقەتەوەی کە چۆن تەوافقانیانە بنە پێشەوە. مەسەڵەن کۆماری ئیسلامی زۆرتر لە مقابلی ئەمریکا و لە مقابلی ئیسرائیلە خۆی پێناساکە یا جێگەڕێگەی بۆ معنایە دەوری خۆی بینی، هەتا میلیشیانی کە دووسی کردووە لە تەقابلی ئەوە، ینی هەتاوەی کە بیبینین سێری کە تەوافقێک کە لەگەڵ حکوومەتی عێراقا هەیەی حکوومەتی عێراق ئەو هێزێکێتی هێزی شیعەکانە، حەشدی شعبیە، میلیشیاکانە، وەمانە هیچ تا ئێستا هیچ نیشانێکیەوەی کە بڵێن لەگەڵ ئەو هێزەی کە لە قسەکانی پێشتاکردم ئەو هێزی توچاتوتنەوە هیچ بکوتم پەرچەکردارێک ڕەتفعلێ نیشاندانی مەناکردنی ئەم هێزە ناکردووە. لە لای کەشەوە مەسەلەکە ئیتفاقێک و سینێکی سیاسیە. لە هەمان کاتە من ئیشارەشم بەوە داوە لە شوێنەکە کە ئەو هێزە عسکەری و میلیشیایی کە عێراقێتی ئامادە نییە شەڕ لەگەڵ وڵاتانە بکە، ئامادەیە مەسەڵەن لەگەڵ هێزە کوردەکانە بچێتە شەڕەوە وەکۆی لە هاتنەناوی کەرکووکا کردی لە 2007 بەڵام ئەوەی کە بچێتە شەڕی سوپایەکی گەورەی و تووشیاوە ئامادە نییەوە بکە. بەجا لەوشکەمە بڵێن بەشێکە لە پاشکۆی ئەم هێزە میلیشیا و حەشدی شعبی پاشکۆی پێکاتەی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانە، بەڵام من پێوانەیە ئەو شەڕ نە جێشی عێراقی و ئامادەی هەیە، نە هێزە میلیشیاکان و ئامادەیانێ، نە مەسەلەکەش لەبەرەوەی کە ئیتفاقەکە سیاسیە زۆرتر لەسەر توافقات و ئاڵوگۆڕ و حکوومەتی عێراق بەتایبەتی سۆدانی ئەوێت تەوازن لە بینی ئێرانە، لە بینی تورکیا و لە بینی ئەمریکا ڕاگرێ و ئەوە باشکرای بینین. ئۆردوگانە چێ بۆ بەغا سوودانی چێ بۆ ئەمریکا، مەسەڵەن نێچیروانە چێ بۆ ئێران، سوودانی خۆی چێ بۆ ئێران. ئەمە ناوەڕاتێکە لە بینەیە بۆ زۆرتر پەیوەندی بۆ ئاڵوگۆڕانەوەی کە لە عێراق و ناوچەکەیە پێشبینی دەکرێت. ئەمە زۆرتر دەوێبینێ. من پێم وانێ هەتا ئەوەش بە دوورە بینم، ناڵێ من نابێ هەتا شەڕی ئێران لەگەڵ ئیسرائیلشە شتێک نێ بڵێ لە ساسە ئەبێت بەڵام زۆرکە پێی وابێ دوای کوشتنی ئیسماعیل هەنی تیرۆکی ئیسماعیل هەنیە ڕاستە ئێران کەوتۆتە مەوقفێکی ئەحراجەوە یا وا پیشانەیە کە تۆڵاسێتەوە، بەڵام ناوچەکە و خودی ئێران و خودی ئەمریکا هیچیان مەسلحەتیان لەوەیە لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە کە ئاراستەیەک هەیە بۆ ئارامبوونەوە شەڕی تیا بخۆمێ، بۆچی من شەڕ ناخۆمێ، بەڵام تر هەندێک جاریش کە لە دەست دەرەچێش خارجی ئەو لێکدانە و تەوجوهەیە کە ئێمە من بیکەم هەر کەسێک کە بیکە. ممکنە مەسەڵەن ئیسرائیل زۆرتر ئیسرائیل مەسلحەتیە شەڕ لە ناوچەکەی بخۆ، ئێنا نە ئەمریکا مەسلحەتیە، نە ئێران هەیەتی، نە تورکیایەتی، نە سعودیەتی، ئەویان ئەیانێ وەسعەکە بەرەو ئارامی بۆ سەرمایه‌گوزاری پێک بێ، ئەمنیت بۆ سەرمایه‌گوزاری بێ، وەسعەکە ئارام بێتەوە لەو جەنجاڵی و گێژاوی کە چەندی ساڵەتیاتی. ئەمە واقعەتی ناوچەکەیە، ئەمە ئاراستەیەکە. بەڵام ناتەنیاهو و حکوومەتی فاشستی ئیسرائیلی جۆرێک مەسلحەتی لەوەیە کە مەسلحەتی لەوەیە کە وەڵعەکە پشڵەکەێنێ بۆ مانەوەی حکوومەتەکەی. ئەگەر بە کورتی وەڵامی ئەوش بدەنەوە ئەم ململانەی لەسەر پێکهێنانی حکوومەتی خۆجێی لە کەرکووکە بووە چەندە پەیوەندی بەم ململانەی نێوان تورکیا و ئێرانەوە هەبووە؟ ممکنە شتێکی دقیقم نێت لەسەری بەڕاستی، بەڵام زۆرتر ئەوەی کە لە هەواڵەکانم تابەیەکەی جۆرێک پاشقولی یەکێتیە لەگەڵ بەرامبەر پارتیاکە توێتی کە هەتا ئەوەی کە بازەکرێت لە ژێرەوە هەنێ لە حکوومەتی عێراق لەگەڵ یەکێتیە توافقاتیانێ لەگەڵ بابڵە توافقاتیانێ جۆرێک ئەم هێنان و بردن، بەڵام
دامەزران یەکێتی جۆرێک بڵێن پاشخۆڵێکی لە پارتی کرد و یەکێتی دانا بەڵام ئەنواع تەنازولاتی کردووە بۆ هێزە تورکمانەکان بۆ هێزەکانی تری عربی کە لە ناو لە کەرکووک کاتەواژوانێ بەڵام ئەوەی کە چەند ئەم حکوومەتە سەرکەوتووە بێ بەڵێ من ئەوە ئەبێ ئەو سوالە بکەین بەڵام ئەگەر بێنەوە سەر ئەم ململانەی نێوان تورکیا و ئێران کە ئەزانین ئێران ئەو دەخالەتێکی زۆری هەیە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە و سەرکەوتنی زۆری بەدەستێناوە هەم لە عێراق هەم لە سووریا و هەم لە یەمەنەوە هەروەها ڕێکەوتنیشی لەگەڵ سعودیەدا ئەمە بەجیا لەوەی کە دەزانین کە ئێران لە پاڵ چین و رووسیادایە بەڵام دەبینێت کە تورکیاش لە هەمان بەرەدا ململانەی نێوان ئەم هێزانە کە لە ناو خۆیاندان کە لەسەر یەک بەرەدان ئیمکانی هەیە قوڵ بێتەوە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە لە بەرامبەریشە ئەکرێت چی بکرێت بەمۆچینی من قوڵبوونەوە بە معنای ئەوەی شەڕ ڕووبانە بەڵام وی کە چەند درێژای کێشێ لە کوێ ڕێکم دەست پرسەیەکە حکوومەتێکە لە کەرکووک کابێت چەندی خایان و ێستا معلوم نیە چارەنووسەکەی قەیناکە شتێک پێگاتووە بەڵام معلوم نیە ئیدارەیان بۆکە ناکرێت بەڵام بۆچی من ڕەنگە ئەمە درێژە کێشێ ڕقابەتێکە بڵێن منافەسەیە کە تووچایکە لە مقابل ئێرانە ئەمانە ئێرانی ڕەنگە شتێکی کە بکە مثلا چۆن دەخالە دەکات لە پێگەنانی حکوومەتی عێراقات چ دەوێت بێت لە چ تەوافقاتی لەگەڵ حکوومەتی عێراقات تەوافقاتی لەگەڵ حکوومەتی هەرێمەکە چوونی مثلا بە معنایە چوونی نێچەبران بازاری بۆ ئێران بەشێکە لە وەسع مثلا بۆ منە ئەو پرۆژە ئەقسادی کە باز دەکرێت پرۆژەی گەشەپێدان جۆرێک پارتی جێگەوڕێگەیەکی وای نییە و ئێرانش ئەو جێگەوڕێگەی نییە ئەمە چۆن تەوافقەکەن معلوم نییە بەڵام من پێم وانێ هەوڵێن دانیشتەکەن لەسەری تەوافقات دەکەن چکە خودی ئەو پرۆژێ زیادە وڵات دانیشتن تەوافقاتێک کە پرۆژەیەکی لەم چەشنە بکرێت لە خودی ئەو کۆبوونەوەیە ئێرانیشی تیا بووە بەڵام وی کە زۆرتر بە قازانجی تووشە ئەم ئایندەیە جا موقعیتی ئێران ناتوانێت بە شەڕ ئەمە بەدەست بێنێ وەزەکە ئاڵگۆڕێکی ترە تەغیراتێکێتە پێشەوە ممکنە لە شوێنەکە سامێکی ئێران بن ڕێککەوتی لەگەڵا بکەن یا جۆرێک مەسەن لە شوێنێک لە پرۆژێکی کە ئێران ئەنی ئەزانیتونە بۆ پرۆژەی اقتصادی دەرگای عێراق ئاوەڵاکەن کە هەر وڵاتێک بیەوێ سەرمایه‌گوزاری بکات دەرگای بۆ بکەنەوە بەڕێ من ئەو ئاڵگۆڕە ئەوە معناکەیەتی کە ئەو ئەمنیەتە ئەوە معناکەیەتی هەنی ئەکێتە تەوافقە بەڵام چێ ئەتوانێت حسەی زیاتر بەرێ مثلا ئەوەی هەمووشیان منافەسەی ئەماکەنەی بڵێن ڕقابەت دەکەن لە نێوان خۆیانە لەسەر ئەم مەسەلەی بۆ ئایندەی بەڵام جارە وەزەکە لە جێژایەکی سیاسیا ماوە هێزی میلیشیا هەیە بەڕێک مثلا مۆزوعی غەزە هەیە هێزی پارتی وێچێتی چارەنووسیان معلوم نییە ینی وەزەکە جەنجاڵیشی تایە ئەو مەسەلەیە چۆن ئەچێت ئەکەوێتە سەرەوەی کە دەخالەتی وڵاتانی زلهێزی دنیا بەتابەتی مەسەرن دەوری ئەمریکا دەوری رووسیا دەوری سین لەم کەین و بنە بەکوێ ئەگا چشمەکێشی ئەوان دەورە بینە لەسەر دۆخی سیاسی ناوچەکە ئەگەر بە معنایەک ئەگەر هێزی کرێکار یەکگرتو و ڕێکخرا و وجودی نەبێ کە من بەداخەوە زۆر لاوازە ئەوە چارەنووسی ئەم منتیقەیە چۆن ئەو جەنگی خەلیج و جەنگی هەردوو خەلیج دەوری ئەمریکا چارەنووسی منتیقی برانەوە ئێستاش وەزەکە گۆڕاوە دەورە ئەم دەورەیە دەورانی جەمسەرەکانە ئەقتابەکانە ئەمریکا گەر جەمسەرێک بێت سینی جەمسەرێکی ترە رووسیا جەمسەرێکی ترە لەنا ئەوروپای گرتووە وڵاتانێکی ئەڵمانە فەرەنسا جەمسەر هەتا بریتانیا جەمسەرێکە هەتا هەندستان بۆتە جەمسەرێک ئەمە تەوافقاتێکە چارەنووسی منتیقەکە لە دنیای ئەقتابەکانە فەرقیە لەگەڵ دنیاکە کە ئەمریکا دەورانێکی زۆر تەنها خۆتوی بوو وەمە هەوڵدان بۆ ئارامکردنەوەی وەزەکە بە تەوافقات و دەخالەتی ئەم وڵاتانی زلێزی دنیا لە هەمان کاتا موقعەتی ئێران و موقعەتی تووشار جێگەوڕێگێکی تایبەتی هەیە لە ڕۆژڵاتی داوەڕاستە کە ئەوانیش من پێم وایە کە ناگاتە شەڕ ناگات شخص من پێم وایە کەسیش کە پێ وایگاتە شەڕ مەسەلەیەکی ترە بەڵام ممکنێت لە شتە ڕێکەون لە شتە ڕێ ناکەون مەسەلەکە کەوتەوەی حکوومەتی عێراقیش ئایندەکەی خۆی پێگاتەکەی خۆی چیرێکە هەتا جێگەوڕێگەی پارتی وێچێتیش لەم ئاڵگۆڕانەیە معلوم نیە بەرەوەی کۆڕە